تماشاوان دنگ امریکا نهاجی دما فوتبولیه باجار وانکوور یه کانادای یک ج میواندارن لیستکن جام جهانی فوتبولیه که هر حال امریکا و مکزیک جی پکتین ل وانکوور هجماره که برچاف یا کردان جی هیه او جنزیک و لیستکن جام جهانی ل باجار خود شوپینن نوچگان عبدو سیدی ج وانکوور نرینا هنک ولاتین کرد درباره جام جهانی شاندیه ام خلق کردن شکوباینا ام لباجار وانکوور نشتنا ام بيبينا فريق كندا بيش بكابه وفاخوه سرقتن به جيرو اسپر كيف خوشم انه كندا هيرو كيف في كاس العالم ضد ليزا كندا وقت كندا كانت كاس العالم انه نذكر انه واقصوا جولا بينه انه واخوه 6-0 سر قطر كرن اسپر كيف خوش بوم و پر او بوم سبرايز بوم او بوم مفاجئ بوم يعني ما انه نذكر انه واقصوا جولي تيكي وواخوه لانه كندا اخو كندا پر توبه او نوكي پر توبه نوليزه و پر كيف خوش بوم وجام فريق ميجي انا دغازم واخوه و پر دليم دغازه واخوه او برتغال لانه از رونالدو پر حزكم منظور خوشحال که وانکوور ورلد کپ بکردن یوادار بکم که روزا کردستانش بود تیم آهاده پرزنت بکن و روزا کردستان بکن لبورلد کپی از كردك شكوبا نما إلى كندا فانكوفر دمينم هيرو حفت مباراة جيش فانكوفر خدمت فانكوفر كاركي باش كر كاركي جهاتي كر از بهیوی ما سال پیش دا تیم کردستان هبه بجداری به کاس العالم به تیم روجاوا هبه هرچه پاشه کردستان بجداری به تیم به کاس العالم به في ساله پر خوشه انه كندا كاس العالم شكلي مبر حاسك انه كندا جي شود ليزت كندا دو فريقك پر خوشه پر كندا حازناكم لأن فريق من أرجنتينا ميسي إن شاء الله في سلام يفاخن وإن شاء الله روكج بالمستقبل شي كردستان شباب فريقي كردستاني هابي أمي هم مباراة ساكن لاعبين ما كرمونش فرحانة بس ناي إيه كردستان فريقي كردستاني نا إما دخوزم فريقي ما هابا إنه بيم أو دولتي مدليزة دولتي ما جاب بكأس العالم فاخي خديها يا وإن شاء الله أمي روكش روادا دولتي ما تشبه وكردستان بيعقبه. ولی با کشک و کرد هر باجاری کو لویده که جام جهانی چید بن کرد جیش نزیک وید شوپینه نهاجی ام دچن جم ناو بجوان ناو نتوی فوتبال دانا کریم داکو بهتر لسر لیستکین ایرو ین جام جهانی با خفن که دانا تو بخیر هاتی بری کو ام بحثا لیستکین ایرو دشمه بکن دو لیستکا یکی قوناغا 32 دناو برا کانادا و افریقا باشور د پیکات كندا يك بالصفر بسركت او ياري شواديت كاك دانا سلااو کاک سیروان بۆ بەڕێست و بینەرە خۆشەویستەکان بەڵێ یاریەکەمان بینی ئەتوانم بڵێم هەڵبژاردەی کەنەدا شایستە بوو بە برنەوەی یاریەکە چونکە زۆر باشتر یاری کرد و چانسی زۆر زیاتری هەبوو لە یاریەکەیە بەرامبەر ئەفریقای باشوور بۆیە بۆچوونی من كندا شایسته بوو بە برنەوەکە کاک سیروان بەڵێ کاک دانان هەڵگەل تەداخفم و یاریە بەرازیل و جاپۆنژی بڕێڤە دەچێ بەریک و ئەموەرن سەرڤێ وەشانە زندی مشتە پرسی مگۆ جاپۆن چەند سێ هەیتە گۆنا بەرازیل تنها چاوە دبینە یەک بیەکە ئەم نزانن حتا داوێ وێ چاوە بێت چاوە دبینە دەست پێ کاوێ یاریە نا بەدڵنیایە من ئەمانزانین کە هەڵبژاردەی یابان هەڵبژاردێکی ئاسان نییە هەڵبژاردێکی خێرا یاریەکەن و دواوی کە گۆڵی یەکەمیشیان کردەرەوە کۆمانبینی لە یاریەکەیە هەردەیان گەڕابوونەوە بۆ دواوە و زیاتر بەرگریانە کرد بەڵام بەدڵنیاییەوە هەڵبژاردەی یابان لە پاڵەوانێتی پێشووەوە یەکێکە لە تیپە هەرە بەهێزەکانی ئاسیا کە ئەمە چەند بەهێزی خولەکەشیان وای لێکردوون واروە چەندین یاریزانیان هەیە لە خولەکانی ئەوروپایە ئەمە وای کردووە کە تیپی تۆپی پێ یابان زۆر بە پێشکەوتویی بێت کاک سیروان بەڵێ کاک دانا بڕاستیژی گەلێک سپۆر و شرۆڤەکارژی بەحسا یابان دەکەین کۆ یەک هەست پێیان ڕەشیên vê قەهرەمانیان بە هەر حاڵ دو یاریان دن ئیرۆ تێنکردن یا یەکێ مەغرب و یا ببوورە ئەڵمانیا و پارەگوای و پشتیوان هۆلەندا و مەغرب یەک بەیەک تو چاوە ڤان گێمان یان ڤان یاریان دنرخینی
بەڕاستی ئەگەر وەکو بە ئاس حسابی بکەین نەتوانین بڵین هەڵبژاردەی ئەڵمانیا چانسی زیاترە وەک لە پاراگوای هەرچەند یاریەکی ئاسانیش نابێەوە بەڵام هەڵبژاردەی مەغریب لە پاڵوانێتی پێشوە بینیمان کە توانیان پلەی چوارەمی جیهان بەدەستبێنن یەکێکە لە بەهێزترین هەڵبژاردەکانی ئەفریقا هەروەکو ئەشزانی کاک سیروان لە کۆی دەتیپی ئەفریقا دا هەڵبژاردە نوێیان گەشتونەتە ئەم خولی ئێستا خولی 32 کە ئەمەش ئاستی بەرزی تۆپی پێی ئەفریقا پیشانەیەات و تەسەورەکەم یاریەکەی هۆڵندا و مەغریب یاریەکی ئاسان نابێ بۆ هەردوو لاو و هۆڵندا زەحمەتێکی زۆر ئەبینێ لە میاریە بەڵام کاکسی وەمادەمێن باسی هەرم گروپان و ئەم یاریان ناکەین ئەوەی جێگەی سەرنج بوو ئیتر لە کۆی چواردە هەڵبژاردەی ئەوروپی کە گەشتنە قۆناغی ئەم قۆناغی ئێستا یانزەیان کەوتونەتە یەکلا مەسەلەن ئەڵمانیا پاراگوای دوایەوەی گەر ئەم یاریان بردەوە براویان براوی یاریەکەی فەڕەنسا و سوی دەکەوێت ینی ئەتوانین بڵین چاڕوانی یاریەکی زۆر بەیە زەبین لە بینی ئەڵمانیا و فەڕەنسا لەولا خشەوە ئەگەر ئیسپانیا و پۆرتوگال یاریەکانیان بەرنەوە دیسان بەریەکەکەون بەلجیکا بەر ئەمریکاکەوێت ینی چەند یانزە تیپی ئەفریقی کەوتونەتە لایەک ولا لاکەی تر تەنها ببوورە ئەوروپی سێ تیپی ئەوروپی بەڵێ یانزەی ئەوروپی چوونەتە یەکلا ئەو کاک یانیش بۆ تەماشەوان تێبگهێژن کاکدانا ئەو بمەبەست فیفا بمەبەست ئەفدا بەشکردن ولۆ بڤی شێوازی کرێ یان شانسش بەرگۆ تیمێن ئەوروپی هەرگاو زێدەترن تیمێن پارزەمینێندن نەخێر بانقەز نییە بەڵام پێشتر کە تیر و پشکەکە کرا مەسەر وتوانە یەکەمی گروپی ئەی بەرسێمی گروپی بیەکەوێت دووەمی بۆ نمونە ئەرجنتین بەر کاپ ڤێردی کەوت بەڵام ئەوە ئەنجامێکی چاڕوان نەکراو بوو چکە کاتێک کە هەڵبژاردەی ئۆرەگوای بە هەڵەی گۆڵچەکان کە ئیسپانیا لێ بردەوە بە گۆڵێکی بێبەرامبەر ئەوە وای کرد کە کاپ ڤێردی تەنها بە سێ خاڵ توانی بگاتە پلەی دووەمی گروپەکەی کەوەکو ئەرزانین هەڵبژاردەی چووکو ئێران بە سێ خاڵ لە سێمی شانەی توانی سەرکەوێت لە گروپەکەی کە ئەمە ینی بەمەبەست نییە بەڵام ئەتوانم پێ بڵم چانسی لاکەی ئەو بەریان باڵێن ئەگەر ناوی بنێن لای ڕاست و چەپ لای ڕاست بۆ نمونە ئەرجنتین لە دوای کاپڤێردی بەربراوی ئوسترالیا و مەسرەکەوێت دوای ئەوەش بەربراوی سوئیسرا و جەزائیر و کۆلۆمبیا و ئەمانەکەوێت ینی لەوانەیە ئەرجنتین هەتا خولی چوارەم زۆر تیپی بەهێزی بەرنەکەوێت چونکە لە خولی سەر و ئەویش ئەگە بەرازیل بیباتەوە ئینگلترا بیباتەوە لەوانەیە بەرازیل و ئینگلتراش بەرێکەون یعنی تا ئەو خولەش ئەرجنتین باوەڕ ناکەم یاریەکی زۆر بەهێز بێتە بەردەمی ژبەرگۆ ئەم گرنگم بەحجی بکەین کاکە دانان ژبەرگۆ ئیساڵ 48 بەشدار بوون و قۆناغا 32 دواری تەکنیکی دا یا 16 بوو ئەم بێژن جامێ جیهانیە بەرێدا ژبەرلۆ دەبینە هەژمارە تیمێن بچووک و ئەفجارایەکەی دەرباسی قۆناغا دووەم دەبن زێدەی بتایبەت تە بەحسا ئەفریقیا کرژ 10 وڵاتان نه وڵات چون قۆناغا 32 یعنی ئەفژی یەک وان فاکتەرێن کۆتت بێژی ینی تیمێن مەزن تیمێن گەورە وەکو ئەرژەنتین و ئێندن حتا قۆناغێن داویژی ئەگەر بەردەوام بکە بسەرکەوتن لە تیمێن مەزن وەک خۆ ڕاستناین بە هەمان ئاستێنەوسە بەڵێ بە دڵنیاییەوە بە دڵنیا ئەم پاڵوانێتیە کە زیایی کرد با بڵێن بوو بە 48 چانسێکی زۆری یا بە تیپە بچووکەکان هەروەکو بەڕێز دەسەر بیا هەڵبژاردەیەکی وەکو کاپ ڤێردی بۆ یەکەم جار بەشدار بێ بۆ یەکەم جار بگاتە قۆناغی دادوو تەمان ئەمە سەرکەوتنیەک و دڵخۆشیێکی زۆرە بۆ ئەندەرانی و ئەوەی شانی باسە کاکسی وان من یەکشە دەمەوی شارەتی پێ بم وەکو ناوبژیوانێک لەم پاڵوانێتیە تەنها لە یاریەکانی قۆناغی یەکەم هەتا ئێستا 9 کارتی سووری تیا بوو کە ئەمە 2 جار زیاتر بوو لە هەموو پاڵوانێتەکەی 2022 لە 2022 بە هەموو پاڵوانێتەکە 4 کارتی تەنها 4 کارتی سووری تیا بوو ئەم پاڵوانێتیە هەتاکو ئێستا 9 کارتی سووری تایە کە تەنها لە یاریەکانی قۆناغی کاکدان ئەلڤێ دەما ئەم قسە دەکەن وایە بەرازیلێ گۆلێ دووەم تۆمار کرد خولەکە هەری داویدا وایە هەڵزان دلێتە خۆشە یاری بەس ینی نها ژبەرگۆ ئەف گۆل خولەکە هەری داوی کێلیکە هەری داوی دەهات تۆمارکردن خوازم بەحساوی کرد دەوێ پاڵەوانیەدە گەلە گۆل ینی ڕێژەیەکە مەزن ji گۆران هەژمارێک مەزن ji گۆلان خولەکیان جارجان چرکای داوی دەهات تۆمارکردن ینی ئەوە ئەسە دەماوەی چییە بە دڵنیایەوە کاک سیروان تۆپی پێ خۆشیەکەی لەوایە مەسەلەن ئەروکۆ ئێستا بەڕێزی شارتە پێ
یاریەکە هەتا دوا چرکەکانی ئەبێت و یاری بکەیت ئەبێ یاری بکەیت ئیتر لە دوا چرکەکانە مەسەلەن لە یاریەکەی کەنەداش هەر لە دوا چرکەکانە گۆڵی براوەیان کرد کەنەدا تا ئەم ڕۆژۆک و بەڕێزە دیشارەتی پێ هەرچەنە یابان بەڕاستی من بیڵێ من خۆمۆک و هاندەری بەرازیلم بەڵام لەگە کوڕەکەشم باسیەوەمان کردوتم خۆزگە بەر یابان نەکەوتە چونکە یابان تیپێکی زۆر بەهێز و زۆر بەڕێزن لەسەر ئاسی تۆپی پێیانی پێم خۆش نەبوو کە یابان بکرێتە دەرەوە بەڵام بۆ تیپەکەی من کە ڕاستە مادەم ئەمکارم بێژن ئەس باوەڕ دەکەم بلکین ها بداوی بوویە یاریا بەرازیل و جاپۆن ئەم دکارم بێژن وەکو هاندەرێکی بەرازیل پیرۆز بێ کاک دانا گەلک سپاس سەربژی دانا حەمە کەریم دادوانێ نامنەتەی توپمەڕە بوو ژێ بەلجیکا گەلک سپاس بۆ بەشداریەتە بەێ بەفراو دەدیت تشێکی باکێش بوو کۆ دەماگۆم داخبین گۆلە کات تۆمارکردن ژۆمان دەبێتە بینەرانی خۆشەویست گەیشتینە کۆتایی ئەم بەرنمەیەش و ئەمڕۆ دووشەمە هەشتی پوشپەڕی ساڵی 2726 کوردی بەرامبەر بە 29 مانگی 6 2026 لە دڵەوە سوپاسان دەکەین ئەم کاتژمێرە لەگەڵمان بوون هیوادارم بەرنمەکەمان جێگەی سەرنجی ئێوە بوو بێت حتا سبە بمینن دەخێر و خۆشیێدا